پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای GAC، کۆمپانیای BGT، داما، فامیلی فان پێشکەش دەکرێت. سڵاوتان لەبێ خۆشەویستان، بە هیوام زۆر باش بن. سڵاوێکی کوردانە بۆ ئێوەی خۆشەویست. ئینشاءڵڵا هەموو لایەکتان تەندروست باش بن. لە پرۆگرامی خۆم و خۆت ئەمجارە هاتینەوە لاتان. پرۆگرامی ئەمجارە جیاوازە لەگەڵ ئۆتۆمبیلی GAC کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە. پرۆگرامەکە لە ناو سیارە ئەنجام دەین، لە ناو ئۆتۆمبیل. اینجا میوانی ئەمجارەم خاتونێکی شۆخ و شەنگ، خاتونێکی جوان لە دڵاش شیرین کە ئەویش ماریا وعدە. هەم پێشتر بەشداریەکێک بوو لە بەشداربوانی شاجوانی عێراق و لە هەمان کاتدا وەکو پێشکەشکارێک و میدیاکارێک لە کەناڵی لەیەکێک لە کەناڵە عەرەبیەکان دەرکەوت و ئێستاش کە سەرقاڵی کردنەوەی لایڤی تیکتۆکە کە زۆر باس و خواستی بە دوای خۆ هێناوە. چۆنی ماریا؟ باشی؟ زۆر سپاس، ئەزیش باشم. دەوانە وەڕۆ دەبێت بە بادینی و سۆرانی قسە بکەم لەوەرەوەی ماریا سۆرانەکەی زۆر باش نییە، بادینەکەی باشترە و سڵاو ڕێز بۆ بادینان دهۆک زاخۆ بەگشتی بۆ هەمیە. اینجا ماریا دەترسی ناترسی؟ ئاسترسم بۆ سیارەتە بەلکی دێ زەحمەت بە زەحمەت بیچەک لەگەڵ من. طبعا من لەناو پرۆگرام ڕەحم و ئەو شتانەم نینە، ینی شۆڵێ خۆت دەبێت بە جوانی بکەم. vêca ئەم سیرکیم زین چاوە دەردەچێت. ئەس بێژم دێ gelek can بیت بەس بیچەک لەگەڵ من چونکی ئەس پرسیارێک نزانم ڕاستی. طبعا سوپرایزم بۆ داناوە، ئیتر خۆتان بینەری پرۆگرام بن. ئۆتۆمبیلی GAC طبعا ئەمە GAC 8 دەمانەوێت پرۆگرامەکە لەناو ئۆتۆمبیل ئەنجام دەین و پرۆگرامێکی زۆر تایبەت و جیاواز لەبەر میوانەکەم تایبەتە. لەگەڵمان بن بزانن چ دەگوزارێت بۆ ئەمڕۆی پرۆگرامی خۆم و خۆت لە چەناڵی یوتیوبی سۆران ئیسماعیل. ماریا حازری؟ حازرم. فەرموو. اینجا سەرکەوتین ئێستا دەست دەکەین بە پرۆگرام لە ئۆتۆمبیلی GAC. خۆشمان بەستۆتەوە حازرین، پشتێنی سەلامەتی هەموو کات بەکار بێنن کە لە کاتی لێخڕینی سیارە یاخود ئەگەر هەر کەسێک یعنی ئەگەر سەرکەوتن لەسەر سیارە بۆی هەموو کات سەلامەت بن. ماریا وەسعەت چۆنە؟ باشم سەرچاوە. باشی؟ هەز دەکەم زۆر دەترسی، بەڵام پرۆگرامە ینی منیش ئەگەر ڕۆژێک میوانی تۆ بم تۆ دەتوانی ینی پرسیاری قورس و چت کەی ئازادی؟ ئەکید بەس ینی تو حاش پرسیارت صعب تکەی بزەحمەت. حەزکەم جیاواز بم. مميزبی. ئێستا دەست دەکەین بە پرۆگرامی خۆم و خۆت لەگەڵ ماریا وعد. ماریا وەکو شاجوان ناوت بێنم، وەکو ئیعلامی ناوت بێنم، وەکو تیکتۆکچی ناوت بێنم، وەکو چی؟ ئەس جابدان بكيفاته تاش أول كيش تفيد شاجوان عن تيك توك عن إعلامي. تۆ حەزکەی وەکو ئیعلامی بەناوبانگ بی یا وەکو تیکتۆکچی یا وەکو شاجوان؟ نا شاجوان. باش. ماریا پەشیمانی لەوەی کە بەشداریت کرد ینی لە پرۆسی شاجوانی عێراق؟ نا يعني أول تشت مس عراق يعني تشتكيني حياتها من داية. اوكي. لەوێرە تۆ بەناوبانگ بووی؟ بلى اوكي. يعني لقب مزدهوك قالك هاري من كربشو من مستقبل من جي بس عندك مشكلة هبون يعني أسناجم هم يا بيجم. اوكي. اي بس ايش مشكلة يعني قالك واسطة هبون لەناو شاجوانی عێراق؟ قالك يعني ئەگەر واستە نەبووە تۆ دەبووی بە شاجوان؟ 100%؟ 100%. باش. شوف يعني من قطعتها يعني نوفي من سر بوباشي خرجتا بدي كرن خرجتا اسناش مزيدة ترباخ. اوكي باش. بۆ واصل لە کەناڵی دیجلە هێنا لەبەر چی ڕۆیشتی لەوێ؟ چونکی ما اتفاق كر باشي رأي خو بعد الكرن واس دركتم بس يعني بدلي خو از دركتم يعني من قوتوان من هشتا من نابد الكل هوا بم واس دركتم. چەند ساڵ لەوێ بووی لە دیجلە؟ ساڵێک. 1 ساڵ.
معاشت باش بوو؟ اكيد اسم يعني ماريا اكيد دي باش بي دفناویش بەرزەیە باشە جارێکی دی دەگەڕێەوە سەر شاشە دەزێڤڕێەوە سەر شاشە هندك جارة أسبيجم هندك جارة أسبيجم لا چونكي أسحش بزنس كام يعني بس بنابي من بيت چه بزنسك؟ من تشتاكات فكري أسناش منو كبيجم اوكي أي هند يعني هي هندك هيف يا مويا يعني كان هيف ودي خلاص برت اوكي ودي هم يعني بينا باش او بزنس تایبەت بەخۆی یان کەسێک هاریکاری تۆ دەبێ خش كامل يعني عائلة من يعني کەسێکی تر نییە؟ لا أبد بس عائلة من يعني المال باش ماریا هەدەفت چێ لەوەی کە تۆ لایڤی تیکتۆک دەکەیەوە بۆچی لایڤی تیکتۆک دەکەی؟ تظني شو چونكي ستوريات إن ما خاري يعني سر سناب وانستغرام متابعت متبجنا من ماريا لايف بكام فيت قالتها باغوين اوكي واسقلك حش متابعت خود كم برهوصة من فيت قالوان باغوين چونكي بس او تشتا چونكي اشم قال متابعت خو باغوة وبس تشتكي ديني عبد بۆ پارە لایڤی تیکتۆک دەکەی؟ لا أبد تظني اي اوكي بۆ لە ئینستاگرام لایڤ ناکەی بۆ لە فەیسبوک لایڤ ناکەی؟ اي چونكي من بتر تيك توك هنا وسناب هنا تیکتۆک و سناب بلا باش يعني ئەگەر لە تیکتۆک پارە نەبا پوینت نەبا تۆ لایڤت دەکرد؟ نا أسنا بربارة من قلت تا بر متابعة خو يعني بۆ پارە لایڤ لا ناکەی؟ أبد ئەی بۆ بە متابعی خۆ ناڵی يعني پوینت لە من مەدەن يعني شو يعني با پارە بۆ تۆ نەیە با تۆ ئیستفادە نەکەی قازانج نەکەی اي ماني من ركلام ركلام تشار سنابي تشيت كام سر انستغرام سر تيك توك جي بس لايف يعني مدفيت قلوان باغفم كينا كاني باغفين هوصا باش لە یەک شەو چەند پارە بۆ تۆ دەهێت لە لایڤی تیکتۆک؟ بۆ نابێژی؟ يعني بتر پتر $1000 وصل تقريبا چەند ساعات؟ 3 ساعات 3 ساعات $1000 ساعات ايك حتى ساعات سيوني بوصا أذكرهم باش ئەی پتر فانی ئافرەتە زیاترە یان پیاو؟ كتشك کچک وأبد تشتكي غريبة ها چونكي أسكتشكم اوكي يعني بس قالك كتشك حجمت كام من سر سناب سر تيك توك سر انستغرام بتر من كتشك هنا ناكرك ئەوە بۆ لای تۆ عکسە؟ نظاف خطأ تشتكي غريبة لا دائما يعني لايما 196 ئافرەتە 104 پیاوە بس بمون تشتكي غريبة نظاف بوشي يعني از اول جرس يعني از دلك كامة باش اگر تو كج نباي براستي شو لسعاديكي شو تاسي شو 10,000 كس بديار لايفي تو دادنيش؟ لا ها؟ لا اوكي دسمش لا جواني تو واي كردو او بناو بانك بي؟ اكيد جاني واخفتني باش هكا بس يعني بجمعتا يعني بينج الصادي جاني نا خرطشتا اوكي يعني اكيد محترم بيت تزاني باغ بيت تزاني شول بكات بانتشتا مهمة تيدك باش نيواني تو هوزان هلو تشيه؟ هوزان براك عزيزة يعني هر تشتاكي هيد بينا نسر لايف دا بوكاني وبمتابعة ما چونكي تحاجت كان يعني ازو هوزان قال ايك بين بس او براهمنا من تشتكي قالينا بو هوزان للايف دالي تو دبي بدزگيري من اي او هصت اغبيت بس من تشتكي قالينا ابد يعني او براهمنا يعني هوزان برايتو براهمنا من تشتكي قالينا باشا بو بريار دا كتو لايف لقال كزنكيو يعني بتاني لايف كي اول جار من لايف فكر از قال همي كاساتشم كركو كتشك من قلتاتا همي خشكو برايت منن اوكي بس بشتينجي يعني قالك اخفتن شابون چونكي تظاني تانو كقوت بر هوزان هندك جارة يعني اخفتن بر تو يعني تو دازكري منو اخفتن يعني نباشت بيجي بر هوصا از اخر جار من قلت از قال كاسين اتشم از يبتني بم دي اللي قال يعني متابعة خو اغبم باشترا هوصا باشترا بومن بو مروفاجي اوكي يعني پشیمانی که تو لایوت کردو تو لگل هوزان؟
پەشیمانی؟ یعنی لەبەر مشکلە چێ بوو؟ ئارە بخۆدێ مشکلێک چێ بۆ یان یعنی دووبارە تۆ لایڤ ناکەیەوە؟ نا ئەس دی لایڤ بەکەم بەس دیبتنێ لەگەڵ کەس ناکەی؟ نا باش چ شتێک هەیە یعنی چ شتێک هەیە لە سۆشیال میدیا تۆ زۆر ئیزعاج دەکات؟ هەکە هێک بەحسی ئێکی دکات و ئەو نانیاسیت و بەحسیوی شتێکی خراپ بکات ئەبێت شتە ئەس گەلێک حەجی ناکەم ئەبد چەند ساڵە لایڤی تیکتۆک دەکەی؟ يعني نبويا صالك چونكي از دعمي يعني بو او خداني لايف كان مشهور ونا مشهور جي يعني صالك يك ساڵ چەند پارە قازانج کردیە لە یەک ساڵ یەک ڕقم بێژە مەسەلەن یەک دەفتەر دوو دەفتەر سێ دەفتەر نا بتر تۆ ئیسفادەی تۆ لە ماوە یەک ساڵ لە لایڤی تیکتۆک چەند بوو؟ خودی گەلێک بوو بەس ڕقەمێک بۆم بێژە مەسەلەن نزیک دوور دوو دەفتەر وەسا دوو دەفتەر ئۆکێ ئەو پارەی کە لە تیکتۆک بۆ تۆ دێ تۆ چی لێ دەکەی؟ استبدال كم يعني السحب ناكم بخو بۆ ژیانی خۆ ئەبد نا چونکە ئەس نەشێم بۆ لەبەر حرامە؟ يعني نهم يعني نهرو هندك نهمي اوكي هندك بس اسناشن بام ابد من دولارك نبريا ابد حتى نوكا من دولارك نبريا شنو باري لكي من استبدال كر از دعمت كم يعني دكي خير يعني كواتا وهم يتظنوا ماريا وعد او باري كلا لايف تيك توك دستي دكي لكاري خير خوازي صرفي دكاتو بلا دست خوش بۆچی ئەو پارەی بۆ خۆت ناخۆی؟ ئاس نەشم یعنی بۆچی نەشەی؟ پارە حرامە؟ نەحر یعنی من گوتەتە ئەو حرامەوە نەحرامە بەس نەهەمیە نەهەمی کەس هەندێک کەسە یعنی هەندێک پارەی هەندێک کەس حرامە؟ بۆچی؟ یعنی تۆ ڕەقەمات بینی 40 دەفتەر 20 دەفتەر تو تبینی جولك 5 دقة انت خاري ابي حرام وانا حرام اكيد كاك حسن ومام حسن هر يك دفتر بي يك ورقه بي هل لايف تيك توك اي بس نا يعني هكا بحسي هكا 5 دقيقه جولك 5 دقيقه انا بس 5 دقيقه انا ساعات 5 دقيقه 20 دفتر انت خاري يعني باتشا لجوليكي 5 دقيقه تو جولك باش اوكي لجوليكي 5 دقيقه لايف تيك توك تو شان استفاده كردي شان بوتواتي جولك 6 ورقة 5 ورقة واجه يعني أبارة يعني تتبيجي ناشتي 20 دفتر و 40 دفتر كسيكم بيبلا كسيكم بولا سر أو ورقة بوب نوسا باشا ك يعني قد لايفي لقلنا كيوا يعني توزور رقم ليتي كيف بس لايف بنفسم بنوسا هكا حس كي بيجا ناس بس خطي من نفسه بس دونه ها كرك اوكي نكتشك چونكي مقال كتشكات تكنينا خطي بيت سنجوان والله خطي السينيا كان باش من بيجا لا باش لا تشناوي سيقد من هي باش نبيجا ها چناوي بي لقل دوكاس هرگز لايف ناكاتو اوكي باش ماريا تو زور لقل اوكي بعمل لسر او ورقه بوي بنصم باشا طبعا سعره وسطاوه نقطه ضعفي تو او كسيه اوف راستا بو بتاقد بوي كي قلت هتا تتوازني الصورانم تتوازني راستا قالك بوچي
سرتام كاجم خراب بوجي شو ظالم بيت ظالم طبعا من زور سيرشم لسرتو كردووە شون پرۆگرامێکی زۆر تایبەت دروست بکەین بەڵام ئەو کەسێک کە ناوم بۆ نووسی نقطە زۆحفی ماریە ئەگەر ئەو کەسە خودێ نەکات تشتێک لەوی بێت تۆ چ لە تۆ دەوێت؟ ئەبێت ئەسنەشم یعنی دانمە سەر فکرێ خۆ ئەبێت ئەسنەشم چونکە ئەس گەلێک حاجێت کەم گەلێک زۆر ئەویش بۆ تۆ ینی وسایە؟ ئاکید چونکە ئەزانم ئەو گەلێک حەجمت کات قسەی ئاخفتنت دڵێ خۆ بۆی بێژە کە حتا نوکە ینی بۆیت نەگوتیە سەری و بادینەی من ئەس حەشتت کەم و سپاس بۆ خرتشتا چونکە گەلێک وەستیا بۆ من گەلێک خۆدێ یعنی لە ژیانت لە دەستدانی ئەو کەسە زۆر دەترسێ باش بتاقەت بووی؟ یەک تۆ لەبەرەوەی ئیشی ڕیکلام دەکەی دروستە؟ ئەگەر $1,000,000 بدەنێ ڕیکلام بۆ چ شتێک ناکەی ئیعلان بۆ چ شتێک ناکەی هەکە شتێکی نەباش بۆ من مثلا نەباشە یعنی بۆ تە یان بۆ خەڵک بۆ من و بۆ خەڵکێژی چونکە دزانی من عائلە هەنا من عەشیرە هەنا یعنی چێ نابێت ئەسب شتێکی نەجان دەرێخم یعنی چێ نابێت بۆ خەڵکی و بۆ من مثلا چ تشت یعنی بەس یعنی هەکە شتێکی نەباش بیت یعنی دزانی چێ یعنی بۆ سمعەتی من بۆ خەڵکێژی چونکە من ناو هەیە بەرهوسە چێ نابێت تۆ حەسکەی ینی لەناو عەرەب زۆر بەناو بانگ بیان لەناو کورد تزانی ئەس کوردم و یعنی دێکا من عەرەبە و بابێم کوردە یعنی ئەس نەشم یعنی ئەس حەش عەرەبات کەم و کورداژی حەسکەی وەکو کورد بناسرە یان وەکو عەرەب هەردووکە یەکی بێژە هەردووکە فەرقی ناو خودێ ئۆکێ ئەویش مرۆڤە هەردوو ینی خوا دروستی کردوون بەڵام ئێستا من ینی حەسکەم لە ناو کورد ڕۆژ بە ڕۆژ زیاتر ناوبانگم زیاتر بێ هەر چوار پارچەی کوردستان هەرچەند ئینسان توموحیم هەیە لە هەموو دنیاە بە ناوبانگم بەڵام توموحی یەکەمی من کوردە اینجا خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لەناو ئۆتۆمبیلی GAC تەوانە مۆدێلان GAC هێشتا کە فول مواصفات سیارێکی فول خێزانە ئەم ئۆتۆمبیلە ڕێک دروستکراوە بۆ سەفەری دەرەوەی وڵات وەری من خۆم ماریا سەفەری تورکیان پێکرد زۆر مرتاح بووم ئەوجا نازانم تۆ GAC پێ چۆنە؟ من گەلێک حەجێ کرد گەلێک مواصفات گەلێک هەنا اینجا سەرماتە ینی هەوای تەبریت باشە گەلێک باشە ئەو لای تۆ هەیە بە خۆت بەدڵی خۆ دەتوانی دەستکاری بکەی کەمی کەی زۆری کەی و ئەگە بەدڵی خۆ دەتوانین لە ڕێگای لەمسیشەوە جامەکان بینی خوارێ لە ڕێگای لەمسەوە شاشێکی گەورەیە دواتر بۆتان تەسویر دەکەم شتێکی غەریبە زۆر ینی ماشەڵڵای دەوێت زۆر تایبەتە ماریا ڕاستی بێژە من عاشق بووی؟ ئێگە من ناوی نەفرێک بۆتە بنووسم تا چه هەبوو لەگەڵ ئەو کەسە بنووسم؟ باش تەمە خۆشەویستان دەبێت لێرە بۆی بوەستم بە سەعاتێ وانێ من گوتاتا من نینە بەری بەری بنوێسە تۆ ئیلاقەل لەگەڵ کەسێک هەبوو ناوی ئەو کەسەش أبد تو بطاقت بوي؟ نا علاقة نا علاقة خب خوش كبرانة بون؟ نا علاقة هات قال مالامون أخذت أوكي من قوتي يعني من نافيت شنكي من قوتاتا أسحش ولا خد كم أسحش مال خد كم من نافيت دركبم مش مال خد بس علاقنا حتى هسه تو عاشقنا بوي؟ لا هكا من هافيت من نافي عايز نافي بس هبو باش اوكي نزخدناكم تو ازادي لجواب دانو كس هبو
عاشقی تۆ بێ و تۆ عاشقی ئەو نەبی؟ گەلک ئێک دوو سێ چهار دە باش تەمەنی ئەمرێتە چەندە نۆرماڵە بێژم؟ چەند دیارە؟ تۆ وڵا بچووک دیاری ینی مەزن دیارنی بەس تۆ بێ مکیاج گەلێک بچکتر دیاری تەت بێت مکیاژێ ما ئێستا کلینکسیتەر دێنم تۆ لە ئەمرێتە چەندە؟ ئەمرێمە؟ بیست چەند؟ بیست ڕاستی؟ ماشەڵڵا ئۆکەی ئەمری ماریا 20 ساڵە بەڵام ماشەڵڵا کە لەگەڵی قسەی دەکەیوانە ینی هەز دەکەی 30 ساڵە ینی عەقڵیوی 30 ساڵە باش بەجارێ زۆرت مایە بۆ زەواج فکر لە زەواج مەکەوە هێشتا گەلک وایە گەلک ئەو کەسەی کە دەبێتە حەڵاڵی تۆ ئەبێت چۆن بێت؟ شکلەوە؟ شکلەوی چۆن بێت ینی؟ یعنی ڕاستی دوژمەتە یعنی بۆ من جانی نەموهمە ئۆکەی بەس مهمترین تشت یعنی محتەرەم بیت ئۆکەی یعنی ئەڤ تشتە گەلک مهمە بۆ من یعنی جوانی هیچ مهم نییە؟ نا ئەی چ شتێکی ینی پیاو بۆ تۆ گەلێک مهمە مەسەلەن لە بەژن لە چاو لە درێژ بیت ئەسمەر بیت ئەسپی ئەسمەر ئەسپی ئۆکەی برچ ڕنگ ڕاش بیت برچاوێ پرچی سپیایەکە دی تۆ سزرد بێ؟ نا نەزەر ڕاش جانترە ڕاشی سپی جان بیت ئۆکەی درێژ بیت بەژن نا یعنی زەعیب بیت ئۆکەی ینی بەژنی وەکی سۆران بێت شتیتە باش حەسکەی ئەو کەسەی کە دەبێتە حەڵاڵی تۆ هەژارێکی جوان بێت یان دەوڵەمەند زەنگینێکی ناشرین بێت؟ ئەی من گوتاتە یعنی بۆ من جانی نامهمە بخودە یعنی مهمترین تشت یعنی محترم بیت یعنی زەنگینێکی ناشرین بێت؟ ئەکید ئەکید بابچینە خوارە دووبارە سڵاوتان لێبێ وتمان با تۆزێک بین لە دەرەوەی ئۆتۆمبیلیش ینی هەندێک پرسیار بکەین ماریا ئەوە بۆ من بێژە دەڵێن دەنگی تۆ زۆر خۆشە بۆ ستران دەنگی من پێم خۆشە ینی گۆرانێکم پێشکەشکێ بەڕاستی کیشکی بێژم گۆرانێک بەدڵی خۆت یا کاروان کامل ئەس گەلک حەش کاروان کامل کام ئۆکەی گەلک حەژوی دەکەین حەش گۆرانی سترانی هەردووکە خودی ئەس گەلک حەژوی دکەم ئەس دی مەقتەعێک بێژم مەقتەعێک بێژم نەهمیە کەس نزانم باش دەنگی ماریا زۆر خۆشە بۆ ستران ئەس لتە دگەڕم تەنابینم ئەزەوەندە دەست خۆش ماریا ئامادە ماریا ئامادەیە بۆ هەموو لایڤ موزیکێک باشە بڕیارت داوە کەی زەواج بکەی؟ ینی کەی تەنگی؟ کەنگی زەواج بکەی؟ نانوکە ینی چەند ساڵ؟ 27 28 ینی ڕقەمێک بۆ تۆ بە خۆت دانایەکە مەسەلەن؟ نادانای 28 ئەگەر ساڵێکی دی ئەگەر شەش هەیڤیتی مەسەلەن بوو بە قسمەت ئەمە قسمەتی خودەیە ئەزانم بەس من نەبێت تا ئێستا چەند داخوازی بۆ تۆ هاتووە؟ گەلک مەسەلەن حدودی 20 وسە 20 کەس هاتوو داخوازی تۆ؟ گەلک بوو من هاتم بەس من نەبێت ئەگەر ئەو کەسە بەدڵی تۆ بوو؟ عادیە بلا حەشمت کەس من نەبێت ئەی تۆ گەر حەژیویت کرد؟ نا ئەس حەش کەسێ ناکەم ینی دڵی خۆت قەپات کردە؟ قەفڵ؟ ئەس حەش لێ خۆت کەم ئەس حەش ماڵە خۆت کەم حەش کەسێ ناکەم باش ئۆکەی لە چی دەترسی لە ژیانی خۆت؟ ناڤ تەنوکە گوت ئەس گەلک ترسم هەکە شتێک لێ چێ بیکەن گەلک زۆر لێ دەترسی؟ گەلک باش
تو بخود لمردن دەترسی لە مرن؟ نا ناترسم. ناترسی. بۆچی دەترسم؟ ماریا نوێژ دەکەی؟ نوێژ دەکەی. ئەس نابژمە تا ئەس هەڕوو دکەم چونکی حەب نییە نوێژ یعنی هەڕوو. نه هەک یعنی بوەقتی نوێژ یعنی هەر ڕۆژە یعنی. نه قصدی من یعنی بوەقتی من چونکی هەکە نوکە ئەسا دەرکەتم یعنی مشول هەبیت ئەس نەشم. باشی دێزفڕم ماڵ دێکەم. بڕیارت نەداوە ینی ببی بە مەحەجەبە؟ بەلێ ئەس گەلێک حەش حجابێت کەم بەس نانوکە ئەس دیکەمە بەرخۆ بەس نانوکە ئەیکەی بەلکی بەری ساڵەکە دی بەلکی 2 ساڵەکە دی بەلکی هەیڤەکە دی بۆ هەمیشە یان وەختیە ینی بۆ هەمیشە دەبی حیجاب؟ نه وەختی چێ نابیت دێچ بچی دیکەمە بەرخۆ هەکە وەختی بیت لەخەلەبەری زۆر کەسێک بۆ وەختی و بۆ ئاکتیڤ دەکە سوسانە بەس ئەس نەشم یعنی بچی ئەس دیکەمە بەرخۆ بۆ ئاکتیڤ خۆ دەکەی حیجاب؟ نه ئەبەت بۆ منە بۆ ئاکتیڤ نه بۆ منە باش چونکی ئەس من زێت ئەس حەش دکەم حەش ئاکتیڤ دەکەی؟ نه ئەبەت لە سۆشیال میدیا حەش چ شتێک دەکەی؟ من دوێت ئەس سەر تەبیعە خوب دەرکەبم ئەس من نەبێت شتێکی نەبۆ چێکە بەر ئەکتیڤ بەر ئەکسپلەوەر بەس بەر ترند ئەس حەجوان تشتا ناکەم ئەبەت هەکە من دوێت و هەکە ئەس حەش سات کەم یعنی ئەس شێم خرت تشتا چێکە خرت تشتا ئۆکێ باش ماریا سێ ناوم لەسەر ئەو وەرەقەیە نووسیوە نابەسن زۆر ڕقل لێیانە ئەس حەجێ ناکەم حەجە ناکەی بادین دەبێتە چی من کەر ژبێت من کەربێت من وان کەسا دێت باشە سەیری بکە یا ئەکی چە یا من دوو ئەستنیاسم بەس یا ئەکی چە بەس نەبە ئۆکێ هەرسێکی هەرسێک ینی دوو کچکن کورکێک حەجوان ناکەی ئەبەت ئەگەر لە ڕیکلامێک ئەعلانێک گەلتۆ بوون چەند هاتم قبول ناکەی ئەفچکە ئەو یاسی گەلێک هاتم بەس من نەبێت ڕقل لە چ شتێکی بەس یۆ ئەیکێ یعنی هەندێک جۆرە ئەس گەل لەبەرەوەی پیاوە بەس ئەس حەجە ناکەم ئەبەت حەج ناکەی ئۆکێ تەمسار ینی ئامادە ئێستا وەرەقەی بدڕێنی لەبەرەوەی زۆر حەجوان ناکەی باش ناوەکەی وانی دڕان لەبەرەوەی هیچ حەز لەوان ناکە منش لەبەر احترامی میوانەکەم و لەبەر کەسایەتی وان ناویان ناهێنم ئەس ناشێم بێژم بێنە ژینگەی پیس نەکەین وتت حەز لە قاوە دەکەم قاوە ئەس گەلێک حەش قاوە باش وەرە من قاوەیەکت بدەم GHC بەبێ من دەستی لێ بدەم یەکسەر خۆی دەکرێتەوە اینجا کۆمپانیای BGT ئایسکۆفێلاندستان بووێنەوە لەگەڵ شەربەتی گەلێک حەجێزکەم تەواو شەربەتی غازی ترۆپیا ئەویشم بووێنەوە حەش چتامێک دەکەی ئەمە حێلە ئۆکەی ئەمایان هەیە باشە حەش چ دەکەی؟ ئەس گەلێک حەجێتکەم گەلێک ئەس هەر ڕۆز پێێت بەخۆم هەر ڕۆز پێێت چەندانە؟ ئەس دووە سپێدێ و شەوێ ئێک ینی سێ منیش تا حەشکیش کێتکەی قاوە؟ من حەزم لە ئیسپرێسۆیە ئیسپرێسۆ لەگەڵ ئەو حێلە زۆر بەتامە هەم بۆ نیوی هەم تامیوی زۆر تایبەتە بەس ئەڤاز گەلێک حەجێتکە تەواو بۆ تۆ زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە هاوکارانم بەرەمەکانیان بۆ لێرە دانین لە سندوق اینجا خۆشەویستان سندوقی GHC گەلێک ینی گەورەیە ئەمە جێگای 2 نەفەرە ئەگەر بۆن و منە مەسەلەن زیاتر بوون دەتوانن کورسەکان دابدەنەوە بۆی جێگای کورسی جانتاو ئەمانە زیاتر بێتەوە ئەگەر نەفەرەکانیش زیاتر بوون دەتوانن نەفەرەکان لێرە بە ئیسراحەت دابنیشن ینی بەجددی ئۆتۆمبیلەکە وێنەی نییە زۆر تایبەتە بۆ سەفرا گەلێک باشە طبعا حوت کەس بە ئیسراحەت دادن ئەشیای خۆش لێرە دادنێت نانە بخۆ ئەمەش شەربەتی غازی ترۆپیا وان ئەمەیان زۆر بەتامە بلوبێری یەکسەریش دەکرێتەوە سندوقەکەی دابدێنێ باش بووە من زۆر ئەوە ینی
زۆر احترامی وانی خۆم دەگرم شتیان دەدەمێ ساری جوانیان بۆ دێنم. سپاس بوتە. ئێوەش گەلە خۆشە گەلک. شەربەتی غازی ترۆپیا تاقی بکەنەوە ئایسکۆ فێرلاندێسە تاوان ماوادیان زۆرە ماشەڵڵا بیژیجی تەندروست. ماریا دێنوکە چاوێت تۆ قەپات بکەم باشە چاوت قەپات بکەم تۆ خواردنێکەیە باشە یعنی هیچ ینی بزانت کۆمنتی تۆ چیە بۆ خواردنە ئەس حەجە ناکەم بزانم چییە باشە با چای تۆ قەپات بکەم چای خۆت دەتوانم خۆت قەپات بکەی بەس ئەس شتێک نابینم تەبعاان دەبێت نەبینی وەرە ئێرە تۆزێک خۆت ڕاستکە ڕاست بە ڕاست بە ڕاست بە ئۆکەی بۆن مەکە یەکسەر بخۆ ئۆکەی یەکسەر دەبێ خۆ دەوێ خۆ بکۆ نانە دەوێ خۆ بکۆ نانە ئەس حەجە ناکەم ناناس حاجة ناكم أبد بزانة چییە؟ ايه مريشك مريشك مشوي أس حاجة ناكم أبد بو؟ أنا أس حاج مريشك ناكم جي حاج مريشك ناكي قوت أو يك داني هر دبي بخوي بزانم چ لە تۆ دەهێت؟ بەخڕی قوت نەدا بچێک ناهەمی نانە هەمووی دەبێ بخۆی ئەس نەشم دێ بخۆ لەو خاترەمە دەبینی بەیانی ماریا هەڵدەستێ 200 بکەی دەرکردەوە دەی هەموو بخۆ من ئافت بێت ها؟ ئاف وڵا هاتووینتە سەحرا هەوی چی یعنی دێ هەمیە خۆم هەمووی بخۆ دەست خۆش زۆر سپاس اینجا خۆشەویستان چاوی ماریامان قەپات کردو ئێستا کەسێک دێت باشە بزانین دەزانێ ئەو کەسە چییە بۆمان کردو بە سوپرایس بزانین ئەو کەسە دەناسێتەوە چی پێ دەڵێ حازری دەترسی؟ گەلێک ئەس گەلێک شتا ترسم گەلێک بۆ؟ ئەمە چما؟ بزەحمەتی گەلێک خودم کیا من خراپ بوو خرج ساوێتە باش با ئەو کەسە داخل بێ ئەبە کچکە هیچ قسەی مەکە ئەبە کچکە کێ من گوتی کڕکەکینی دقیق نا کا باوەشێکی پێدا بکەم سەرشەوت فێکان بەس ئەس vê destێت نیاسم دقیق کا بەس ئەبە کیە تووکی وەرە ئۆکەی باشە بەس بلا دەستی خوب دەما یەک دەقە دەستی لەسەر چای دامانە دەستت دانێەوە دەست دانێەوە ئۆکەی یەک باوەشی پێدا بکەم هەیڤانە دقیق تو کەنگی هاتی ناژێت بفنیازی دوک بوو ئەو میکمیکە نەنا تو شەیطانی بخۆدێ کی؟ تو بۆ؟ تو چۆت؟ چولەک هەبوو دوک گوتا من ماریەم و ڕێکلام هەیە باشە ئیڤان بەخێر بێ زۆر سپاس بۆ تۆ کە تۆمان حەزیەتدا قسەی ئێمەت نەشکان تەبعاان یەکجار ینی بە ئیش بوو ئیش و کارێکی زۆری هەبوو بەڵام ئیتر بەدزی ماریای هاتە هەولێر دەزل دووکە مشول هەیە وبەرێ چەند دقا من تەلفۆنەوەی کرد من گوتە ئیڤان تەشلی خلاص خلاص نەکریە ئێتەوە مشۆلە نەگوتە من چەند حەش ینی ماریای دکەی ماریا ژیانە منە ژیانی تۆە ئەی ئیڤان چی تۆە خرتشتا ئەس گەلێک حاجەتکەم ئێکانە ئەس گەلێک حاجەتکەم ئۆکەی بە ئیڤان بێژە من ینی هەشت چ شتێکی ماریا ناکەی حەجێ ناکەم گەلێکە عەنیدە
عنادة قالك وكيمن وتشتاكي ديجي دفيت بوي همي تشتبيت يعني نهي تكاس بشتنا يعني نالاي ماريانية لو همي ضلبة هاكم تشتاقي يعني خلاص او سريدة خلاص بابا زواج بكا دباش بلفير بيت ما زواجنا ما على زواج ناكت اي توش حزناكي؟ لا بالا خۆشەویستان ئێستاش دەچینە باخچەی ئاژەڵانی ئەربیلزوو لە هەولێری خۆشەویستە هەولێری پایتەخت و لەگەڵمان جا خۆشەویستان هاتیم بۆ باخچەی ئاژەڵانی ئەربیلزوو لە هەولێری پایتەخت ئیڤان ماریا دوو خوشکن یعنی زۆر پەیوەندێکی زۆر باشیان هەیە لەگەڵ یەکتر ئیتر بەیەکە و گۆرانی دەڵێن دەچنە بازار بە شەڕدێن ئاش دەبنەوە ینی ئەوەندە پەیوەندێکی باشیانێ ڕێک دەڵێ خوشکن اینجا ئێستا دەمهوێ بەیەکەوە گۆرانێکی خۆشمان بۆ بڵێن باشە بەیەکەوە دوێتێکی خۆشمان بۆ بکەن زۆر حەز لە گۆرانەکانی ڕۆمی هەرکی دەکەی کیش گۆرانی هاجان هاجان هاجانو عافية ماريو إيفان عافية عافية ڕێز و سڵامانێ بۆ کاک ڕۆمی هەرچی کوڕێکی زۆر زۆر تایبەتە دەنگی زۆر خۆشە ینی حەزکەم ینی هەموو ڕۆژێ حەفلە بێوی بکەم زۆر ینی تایبەتە حەفلەکانی والله يعني قص زواج او ديت ازينم اتو زواج بكي ازينم چه ديني برايمن ويا ايفان ويا من چه ديني يومي هركي ها رومي هركي تا چه گورانك بو تبيجه ها جان از قالك حاج بيسترايت تا رومي وتا سه حفلم بو تو گرتو از مندوب تما گۆرانێکی مامۆستا عەبدولقاهار زاخۆیی ماشەڵڵا لەو دەنگە مامۆستای عەشق مەکتەب مەدرەسە چت بێژن ینی کیش ستران دلێ من مەریە ژینا من کاریە شتیتە یارا من ئەف ژیان بۆچیە خودێ من ناوێت ئەف ژیان پشتێکتا ئەوجا بەڕاستی دلێتە مریە لا ها؟ لا والله؟ لا ابدا لا بس از حجبان استرانات كان قالك دلتها كم صالة؟ دلمن؟ ها؟ والله 20 صالة ها؟ 20 صالة 20 صالة 20 صالة باشا آخر جار يعني كي لقال يكودو بشر هاتن باري كان رجع جبرتشه جلكا هارو ام شريت كان برجلكا يعني جلكي هكا متشتاكيني انا ايفان تبات يعني او ذاكره دبيت ولا بركي هكا او تشتكري النايل تاس كما برخو حتى اسب كما برخو حسيت ان شاء الله دي خود خسياكا يعني ايفان حسوده لا بوجلكا بس بوجلكا لا بس بوجلكا بس بوجلكا لا حسكي يكم جار كي زواج بكات تو يعني ايفان نا ايفان وناس يعني افتشتا سري ما بامينا ما نبي باشا بيتان خوش زواج دقل دو برا بكن اي باشترا مشكلة لا باشترا وصل يعني سحكي دزاين بوچی باشترا بدو خوشكان يخصوتان دبي نا تظني بتشوف شنكي دهر ودف من بيت وصل حشمت كات از قالك حاجات اي والله زلمه باي شي بتو ذكر تهديد او حجم الناكت بالا خوشويستان زور سپاس بو ايفان بو ماريا طبعا بيم خوش بو ايفان جبه لبروي اويش بناوبانغا للسوشيال ميديا ركلامي خوي دك لايف دكي او تو لايف تيك توك ناكي بارم هابو بس نوكناكي باش زور سپاس بو مولتي براندز لهوليري بايتخ لبارك فيو هوليري خوشويست زور سپاس ركانجان بو جلوبرگي که بومن دانا و بو تنسيخا سپونسري پروگرامەکانی منە ئەو ماوەی 3 ساڵ 4 ساڵ دەبێ ئینشاڵڵا خۆی گەو ڕزقت داو بە هیوام ئێوە سەردام بکەن ئەگەر جلوبەرگەکانی منتان بەدڵە جلوبەرگی من جوانە گەلک جوان ڕاش مزوق گەلک سپاس وی خودێ زۆر سپاس
بۆ میوانی ئەمڕۆی پرۆگرامی خۆم و خۆت ماریا وعد و لە هەمان کادا خوشکی خۆی کە لە دهۆک هات عەزەتی کێشە 25 زاریدا بە تاکسی هاتە هەولێر زۆر سپاس بۆ مووقیفە ژبیر ناکەم بیر ناکەت وعد سۆس گەلێک سوپاس مەمنون ماریا پرۆگرام چاوا بوو کۆمنتۆ بۆ پرۆگرام بۆ من خودی من گەلێک حەجێ کرد پرۆگرام گەلێک جوان بوو بەس بسیار زەحمەت هەبوون و مکیاجە من خراپ بوو بەرپرسیارێتە زەحمەت گەلێک بوون گەلێک زەحمەت یعنی تۆ ئەوڕۆ شەیطانی شەیطان ئەز مرۆڤێکی گەلێک پاقش دڵ ساف دڵ پاقش مرۆڤێکی ینی تو باشی بەس پرۆگرام نا پرۆگرام چ بکەین ینی ئەوەسا باشترە ئەمە ئیشە ئەوەسا باشترە بخۆێ وەسا گەلێک باشە ینی بۆ من گەلێک باشە ئۆکێ ئەگەر من ڕۆژە کاتمە پرۆگرامی تۆ تا چت کەی بکە تۆ ئازادی باشە زۆر سپاس بۆ کۆمپانیای GAC کە سپۆنسەری سەرەکی پرۆگرامی خۆم و خۆت بوو ئۆتۆمبیلی GAC هەش کە ئەمڕۆوان پرۆگرامەکەمان لەناو ئەنجامدا دەستان خۆش بێ بە هیوام ئێوەش سەردام بکەن و GAC هەش ئۆفەرێکیان هەیە کە کۆمپانیای GAC ئۆفەرێکیان هەیە بۆ GAC هەش ئەم مۆدێلە ئەگەر هاتوو بە نەقدی ئەم ئۆتۆمبیلت کڕی پارەی تابلۆکە دەبێتە دیاری ئەم ئۆفەرش لە دەست خۆتان مەدەن باشترین ئۆتۆمبیلە و زۆر سێفتیە بە هیوام لی بخڕون و دەبێتە ئۆتۆمبیلی دڵخوازی ئێوە ئەگەر بچن تێستی بکەن زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە لەگەڵمان بوو قاوەمان خواردەوە ترۆپیامان خواردەوە دەستان خۆش بێت لە شتان ساغ بێ بژی کورد بژی کوردستان هەر ئاوەدان هەوڵ دەین یەکتریمان خۆش بوێ لەگەڵ یەکتری باش بین دڵساف بین و لە هەمان کادا هەمووتان هەر تەندروست باش بن و لەش ساغ بوون تا پرۆگرامێکی تر و میوانێکی تر خۆم و خۆت بەخواتان دەست بێت. پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای GAC کۆمپانیای BGT داما فامیلی فان پێشکەشکرا